ئەم جۆرە پرۆژانە زۆر پێویستم بۆ بەتایبەتی بۆ گەنجانی ئەم سەردەمی ئێمە ینی لە بواری فەرموودەیە زۆر ینی غەریبە لەلایەن بۆیە ینی ئەم جۆرە پرۆژانە زۆر پێویستە بەتایبەتی لە بواری گەنجانە. گەنجان خۆیان خەریکەن بەم جۆرە پرۆژان و بەڕاستی ئەم جۆرە پرۆژانە ینی گەنجان هەتا خۆیان بەم جۆرە پرۆژانە و خەریکەن هەم خێریان زیاترە بگە هەم لەو لە دەست بەتاڵەکەیان باشترە هەمە بێتە پاداشتی بۆ دوا ڕۆژیان خێرەکەشیان بۆ زیاترە بێت و لەو دنیاش ینی پەشیمان نابنەوە لەوەی کە هەر شتێکیان کرد بێت لەم دنیاە بۆیە من زۆر بە پێویستیدا ئەنم ئەم پرۆژانە بە تایبەتی لە ناو گەنجانە بێت گەنجانێ زۆر بەشداری کەنتیە گرینگە فێر بین و کارشی پێ بکەین چۆ پێ ساڵسەلمە فەرمیە ئەم دینە بە غەریبی دەستی پێگرت پاشانیش غەریب بەبێتەوە طوبى للغرباء يعني ئەو کەسانی کە غەریبن ئەوانە سەرکەوتووە بن ئینشەڵڵا شکر بۆ خواتوانیم هەرچ فەرموودەکە لە بەرکەم لە ماوەی دە ڕۆژە دەستخۆشیە زۆر مانەیە بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە تایبەتی لەم بوارە دینیانەیە بەردەوام بن خزمەتی قوتابیانی بەڕاستی زۆر جوان کردووە بەڕاستیان پێشبڕکێنە زۆر سوودی هەیە بکۆم بۆ گەنجەکانمان چونکە بەڕاستی ئێمە لە سەردەمێکە ئاژین کە گەنجەکانمان لەسەر ١٨٠یان سەرقاڵی تەکنەلۆجیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانن هیچ کەسێکیان یعنی بە پەنجی دەسەژمێرێت تا چەند گرنگی بە فەرمودەکانی پێغەمبەری نازدارەدەن صلی الله علیه وسلم هیوادارم زیاتر ئەم پڕۆژانە بەرەو پێشەوە بچێ و گەنجەکانمان زیاتر بەرەو پێش بچین لە ڕووی لە بەرکردنی فەرمودە و لە بەرکردنی قورئانی پیرۆز چونکە ئەمە تاکە شتێکە کە سوود و بەرەکەتی تایە بۆ دنیا و دواڕۆژی گەنجەکانمان ئەم سەرکەوتنی دنیا و دواڕۆژ بە تەطبیقکردنی سونەتەکانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم و گەنجەکانمان ئەگەر بکرێ هەتا بتوانن زیاتر بەرە بە توانەکانیان بدەن بەچی بە تەطبیقکردنی سونەتەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم چونکە هیچ کەسێک ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ سەرکەوتنی ڕاستەقینە مەگەر ئەوەی تەقوا و عیبادەتی ڕاستەقینە ئەنجام دابێت و لەسەر ڕێباز و سونەتی پێغەمبەری نازدار ڕۆشت بێت صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەری نازدارمان هەمیشە لە خۆمان زیاتر دڵسۆزتر بۆ خۆمان من لە پێش ڕەمەزانەوە کتێبم وەرگرتووە بەڵام لە ڕەمەزانە مەجال نەبوو لە دوای ڕەمەزانەوە نزیکی 2 هەفتەیە خوێنم خۆی گەورە یارمەتی منیش و قوتابەی بەڕێزەکانیش بدات بێگومان هەروەکو چۆن قورئانی پیرۆز کاریگەری لەسەر دڵەکان جێهێڵێ بە ئامان شێر فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئاوا کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئینسان دروست دەکات هەر کاتێکیش ئیمان تەطبیق بوو لە دڵە لە کردەوە ڕەفتاری شەڕەنگە داتەوە فەرمودەکانی پێغەمبەری نازداری صلی الله علیه وسلم بێگومان کاریگەری خۆی ئەبێ لەسەر کەسی دامەزراو لەسەر ئیمان و تەقواداری دەستخۆشیان لێکەم زۆر سوپاسیان دەکەم ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ بەرەو پێشبرتن و بەرەو پێشبردننی توانەکانی گەنجەکانمان چونکە گەنجەکانمان لە پێشبڕکێکی ئاوای بەشداری بکەن باشترە لەوەی لە پێشبڕکێکی گۆرانیوتن و سینەماکاری ئەمانە بەشداری بکەن تاکە پێشبڕکەیەک کە سوودی هەبێ بۆ گەنجەکانمان کە هانیان بدات بۆ بەدیهێنانی ئاواتەکانیان بەشداریکردن لەم جۆرە پێشبڕکیانە من دەستخۆشیان لێکەم سوپاسیان دەکەم هیوای تەمەندیرێژیان بۆ خوازم خی گەورە سەربەرز و سەرکەوتویان کە ئەگەر لە ڕوانگەی خۆم سێرکەم زۆر ئیسفادەم لێ کردووە بە تایبەتی کە ئەمە جاری سێمە من بەشداریەکەم لەم تاقیکردنەوە لەم خولەدا زۆر ئیسفادەم لێ کرد الحەمدلله لە قورئانەکە شارەزاییم هەیە لە بەرمە بەڵام لە فەرمودەیە بەڕاستی کەم خۆم بەکەم تەرخەم ئەزانی بەڵام کام پرۆژەیە کرایەوە بینیتم وتم ئەگەر لە ئیمتیحانیشا بەشداری نەکەم فەرمودەکان لەبەرەکەم چونکە زۆر قازانجم لێ کردەوە زۆر سوودم لێ بینەوە زیاتر گەوری قورئانم بۆ دەرکەوتەوە بە تایبەتی ئەم خولە جێی خۆیەتی چونکە ئەو پێغەمبەری ئێمەیە پێشەوای ئێمەیە ڕێنماییکاری ئێمەیە یعنی بەهۆی ئەوە زیاتر ئێمە ئەتوانین بڵێن شارەزابین لە قورئان زیاتر شارەزابین لە دین یعنی قسەکانی ئەو ڕوونکردنەوەی دینەکە زیاترە قورئانە فەرمیوە ئەقیموا الصلاة وآتوا الزكاة باشە من چۆن نوێژ بکەم چۆن زەکات بدەم ئەگەر ئەو بۆم ڕوون نەکاتەوە لەبەرەوە زۆر پێویستە گرنگی پێ بدەین و زیاتریش گرنگی پێ بدەین دەستخۆشیان لێکەم و دوعای خێریشم هەیە بۆیان هیوادارم بەردەوام بن و زیاتر گرنگی پێ بدەن و ئەگەر بشکری هەموو جارە من ئەوەشمە نووسی وەکو تێبینی پێشبڕکێکشمان بۆ بکەنەوە بۆ قورئان چونکە قورئان خۆ دەزانین سەرچاوی هەموو شتەکانە دەستخۆشیان لێکەم خوا گەورە موفقیان کە سەرکەوتوو بن بەڕاستی پرۆژەیەکی چاکە پرۆژەیەکی جوانە موفق و سەرکەوتوو بن ئینشاءالله بەنای خۆی بەخشندنەوە میهرەبان ئێمە ئێمە بەشداریمان کرد لەم تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی چل پرشینی فەرموودە کە پێکاتوە لە چل فەرموودەیە تاقیکردنەوەکانمان ئەنجامدا ئینشاءالله پرسیارەکانشی ئاسان بوو
هیوادارمان ئەم تاقیکردنەوەیە کە ئەم فەرمودان لەبەرەکەین کاریگەری هەبێ لە ژیانی ڕۆژانەمانە و لە ژیانی ڕۆژانەمانە جێبەجێکەین و ئیشی پێ بکەین. وڵات داواکارین لەم ڕێکخراوە کە بەردەوام بێ لەم پرۆژانە بۆی سوودی بۆ هەموو لایە بێ و قوتابی بۆ ڕۆژانەی لەم فەرمودانە کە ئەیخوێنێ و لەبەری شێکە. بە فەزڵی خۆی گەورە ئەمڕۆ بەشدار بوون لە پرۆژەی چل فەرمودا کە توانیمان ئەو چل فەرمودەیە زیندوو بکەینەوە و کاری پێ بکەین هەرکو چێن لە ژیان ڕۆژانەمە لەبەرمان کرد ئینشاڵڵا لە تاقیکردنەوەکەشا بەشدار بووین. ئەم پرۆژانە پێویستن بۆ زیندووکردنەوەی ئەو فەرمودانی کە لەناو کۆمەلگا تا ڕادێک کە توانین بڵێ ون بوون یاخود خەڵک کاریان پێ ناکە. فبۆیە ئەم پرۆژانە زۆر بە گرنگەزانم هەرکو چۆن بۆ فەرمودەکان کرا بۆ قورئانەکانیش بکرێ بە هەمان شێوە بۆی زیاتر ئاشنابین بەم قورئانە. طبعاً گرنگە بەردەوام بۆی زیاتر گەنجان ئاشنا بن و زیاتر بێن ناو بازنەی ئیسلامەوە و زیاتر ئاشنا بە قورئان و بە فەرمودەکان و کاری پێ بکەن لە ژیانی ڕۆژانەیاندا وەکو بۆ مۆزای ئەمڕۆژ کە زیاتر یعنی شتە خراپەکان زۆر ئاسانتر وەکو لە شتە باشەکان. فبۆیە ئەم فەرمودانە وەکو چارەسەرێکن بۆ ئەم کێشانەی کە دێنە پێشی هێرگەنجێک. وەکو یەکێک لە بەشداربوانی پرۆژەی لەبەرکردنی چل فەرمودا بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ بەشداریمان کرد لە بەرکردنی چل فەرمودەکەتیدا لەبەرکردنی بۆ ئاشناوە وەکو زیاتر و ئاشنابوون لە فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خودای لەسەر بێ وە کارکردنی لە ژیانی ڕۆژانەماندا. زۆر سوپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە توانیان ئەم پرۆژەیە ڕابگەێنن بۆ زیاتر بە ئاشنابوونمان بۆ زیاتر ئاشنابوونمان لە ژیاننامەی پێغەمبەری خوا و وتەکانی پێغەمبەری خودا و جێبەجێکردمان لە ژیانی ڕۆژانەماندا. داواکارم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکەمین و کۆتا پرۆژەیان نەبێت و هیوای داوای پرۆژەی زیاتریان لێ دەکەین و دەستەوەستان نەوەستن لە پێشکەشکردنی پرۆژەکانیاندا. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی لەم پرۆژە جواناکەم جیاوازی ئەم پرۆژەی لە پرۆژەکانی تر ئەوەیە وەڵامی چەند پرسێکی گرنگمانەداتەوە کە ئەم پرسیش ئەوەی باشترین کتێب چییە کە پێویستترین کتێب چییە بۆ مرۆڤاری ئەوەش ئەو کتێبەیە کە دروستکار خاڵقی گەردوون نردوێتی کە قورئانی پیرۆزە کە ئەو کتێبە لەوەیە بۆمان ڕوونەکات و ئێمە لەکوێوە هاتین بۆ کوێ ئەڕۆین لە خود کار و بارمان لێرەیە چییە کە ئەمە پرسێکی زۆر گرنگە لە ڕەنگە بێتە چارەسەرکردنی زۆر شتی دیکار لەم ڕۆژگارەیە و سوودێکی تری ئەم پرۆژەیە ئەوەیە کەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت نظر الله امرأ سمع مقالتي فحفظها فبلغ كما سمعها کە زۆر گرنگە فەرمودی پێغەمبەری خوا لەسەر بێت دەپارێزێت کە لە هزر و هۆشمانە هەمومانە سەی ببێت و ئەمێنێتەوە بۆ هەتاتایی. زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم هیوادارم بەردەوامە لەم پرۆژانەدا. دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیان کوردستانەکەین کە ئەمە بەڕاستی یەکەم پرۆژە و یەکەم کاریان نییە کە ئەنجامیەدەن چەندین کاری بەم شێوەیان ئەنجامدا و لە زۆربەیانە بەشداریم کردووە. سوپاس بۆ خۆی گەورە ئەبێ ئێمە لەگەڵیانە هاوکار بین و هەرچیمان پێ ئەکرێ. یەکێکتر لە گرنگەکانی ئەم پرۆژانەی کە ئەمان بەڕێوەی ئەبن ئەوەیە کە ئێمە زیاتر ئێمەی گەنج کە ئاشنا بین بە فەرمودەکانی ئەو ڕێبازی کە لەسەری ئەڕۆین و خۆی گەورە بۆمانی داناوە لە ڕێگەی پێغەمبەرەکەمانەوە گەیاندوێتی بە ئێمە ئەم پرۆژێ بریتی بوو لە چل فەرمودەی تایبەت بە قورئانی پیرۆز و بە مەزنگرتنی قورئانی پیرۆز هەڵساین بە لەبەرکردن و تاقیکردنەوەی. سپاس بۆخوا هەوڵە دەین بتوانین لە ژیانی ڕۆژانەماندا بەکاریان بێن. سپاس بۆخوای پەروەردگار کە توانیمان لەم پرۆژەیەدا بە قۆناغە جیاوازەکاندا توانیمان بگەینە کۆتایی قۆناغ کە پێی دەگوترێ قۆناغی تاقیکردنەوە. الحەمدوللا لەم پرۆژەیەدا توانیمان بەشدار بوویەکی زۆر لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستان کە نزیک بە 21 شار و شارۆچکە لە هەرێمی کوردستاندا لەم پرۆژەیەماندا بەشداری کردووە و نزیک بە 4260 کەس مشارەکەی کردووە لە ئەم پرۆژەی ئێمەدا کە ئەمە فەزڵی خۆی پەروەردگارەوە. ئامانجمان ئەوەیە کە لەم پرۆژەیەدا بتوانین خزمەت بە بواری پەروەردە و پێگەیاندنی گەنج و لاوەکانی ئێمە وڵاتەکەی خۆمان بکەین لەسەر تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام و لەسەر ڕۆشنایەکانی تێڕوانینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و زیندوکردنەوەی هۆشیاری لای گەنجانمان و بەهێزکردنی ئیمان لە لای گەنجەکانمان کە لە کاتێکدا هەموو لایەک دەزانین کە فەراغی پەروەردەی لە ئەم وڵاتەدا گەشتۆتە ئاستێکە زۆر مەترسیدارە کە گەنج و لاوەکانمان سەرگەردان بوون کە فەراغێکی گەورەی ڕۆحی و ئیمانیان بۆ دروست بووە فەراغێکی گەورەی پەروەردەی و زانستی دروست بووە و ئێمە هەوڵ دەدەین ئینشاڵڵا لەم پرۆژانەماندا و لە ئایندەدا پرۆژەی هاوشێوەی گەورەتر و بتوانین لەسەر ئاستی کوردستاندا خزمەتی گەورەتر بە گەنج و لاوەکانمان بکەین لەم وڵاتەدا. دەستخۆشیمان بۆ ڕێکخراوی قوتابیان
کە ئەم پرۆژە گەورانە ڕێک دەخات بۆی کە لە شارەزابی لە فەرمودەکانی پێغەمبەری خوا و لە ژیاننامەی پێغەمبەران دەستخۆشیان لێ دەکەین هەر سەرکەوتو بن ئینشاڵڵا داوای لێ دەکەین پرۆژەکانیان بەرداوم و زیاتر و زیاتر بن. زۆر گرنگە کە بتوانین شارەزای فەرمودەکانی پێغەمبەری خوا بین و دووەمیشیان کاری پێ بکەن کاتی کەمە بزانین و کاری پێ نەکەین شتێکی ناخۆشە بەس ئەگەر فێر بین و کاری پێ بکەین و خەڵکی دیکەش بینە سەر ئەو ڕێگای فەرمودانە ئیشێکی زۆر چاک دەکەین و بۆ دنیا و قیامەتیشمان زۆر باشە. دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم. بەڕاستی ڕێکخراوەکی سەرکەوت و تاوەکو ئێستام تقریبا لە 1-2 پرۆژە بەشداری بکردیا وەکو خۆم تقریبا زۆر ئیستیفادەم لێکردی هەم وەکو لایەنی دینی هەم وەکو زمانی عەرەبیش تقریبا تا ڕادەک بەرەو پێشت دەبات وەکو زمان و هەم دەم هاوینەش ینی قوتابیان کە لە خوێندندا بڕانە دەتوانن بەم پرۆژەیە بەشداری بکەن فەرمودەکە یعنی دەتوان کاتی خۆیان پێ بەسەر بن زۆر ئیستیفادە و سوودی هەیە هەر وەکو باسم کرد هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی قوتابخانەوەش لە ڕووی زمانی عەرەبیەوە هەژیانی ڕۆژانەمان هەندێک کات پێویستمان بە فەرمودەش دەبێت بۆیە پێویستم تقریبا فەرمودەش بەشێکە لە ژیانی ڕۆژانەمان پێویستەوە لە فەرمودەکان بزانین بۆ ئەوەی هەم داڵەکان هەم زیری داهات و پەروەردە بکەین و بتوان لە ژیانی ڕۆژانیان کاریان پێ بکەن بەڕاستی فەرمودە بەشێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەماندا پێشنیارم ئەوەیە لەسەر ئەم پرۆژانە بەردەوام بتاوەکو دەتوانیان داهەیە بۆ زۆرترین قوتابی زۆرترین کەس سوودمەند بێت لەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە هۆکارێکە لەوەکە گەنجەکانمان زیاتر ئێتیمان بەدین بدەن و ئەو حەدیثانە و فەرمودانە کە خۆشەویستمان لە ژیان ڕۆژانەمەدا ڕنگ بداتەوە بەهۆی جێبەجێکردنەوە ئەو حەدیثانەوە کە لە ژیان ڕۆژانە چ لە ناو بازاڕ بی چێ لەگەڵ هەستان و دانیشتن لە ناو کۆمەڵگا بی چ لە کاتی ئیشکردن بی کەوا هیچ کاتێکی واش لە بەڕاستی لە گەنجان ناگری. هیوادارم بەردەوام بن کەوا زیاتر لەوەی خزمەتی ئەو دینە بکەن کەوا بەردەوام لەسەر ئەو پرۆژانەوە زیاتر پەری پێبدن بەرەو گەورەبوون و یعنی کرانەوەی زیاتر بچیبوون و هەموو ڕەنگە هەندێک شوێن هەبینیان توانی بەشداری بکەن و دەرفەتی زیاتر بدەن بۆ هەموو شوێنەکان بەشداری بکە. فەرمودەکانی خۆشەویستمان هەمویان لەگەڵ ژیان ئەگونجێن کەوا هیچ فەرمودەیەک نییە کە لەگەڵ ژیانی گەنجان یاخود لەگەڵ ژیانی ڕۆژانەماندا نەگونجەوە پێویستە هەمومان ئەو فەرمایشتانێکەوە لەبەریانەکەی تەنها بۆ خوێندنەوە لەبەرکردن نەبێ بەڵکو لە ژیانی ڕۆژانەماندا ئیشی پێ بکەین ببینە باوەڕدارێکی ڕاستەقینە. ئەم پرۆژەیەکی باشە یعنی هیوادارم بەردەوام بێتن ئەم پرۆژەیە وا کاتن گەنجانی ئێمە بەردەوام بن لە بەرکردنی قورئانی پیرۆز و حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئینشەڵڵا هەر بەردەوامیشە بێتن بە ئیزنی خوای گەورە ئینشەڵڵا هەمومان دەرەچین پرۆژێکی زۆر باشە یعنی گەنجەکان زیاتر هۆکارە بن بۆ لەبەرکردنی حەدیث پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام فەرمودەکانی و کار پێکردنی لە ڕۆژانەدا پێویستە کات هەموو ڕۆژێکمە کار بەو فەرمودان بکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرموویەتی ئینشەڵڵا هەمیشە بەو شێوەیە بەردەوام بیتن. پیشنیارم ئەوە یعنی هەم زیاتر فەرمودەکان بێننەوە یعنی هیوادارم لە 40 فەرمودە بچن بۆ 60-70 فەرمودە بۆ لەبەرکردنی ئاسانتر بێتن و فەرمودەی نەخۆشن ئینشەڵڵا خوای گەورە هەمان سەر بێخیتن. زۆر گرنگە مرۆڤ موسڵمان لە ڕۆژانەدا فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام کاری پێ بکات و ڕۆژانە بۆ خەڵکی باس بکات کە قورئانی پیرۆز چەندە مهمە کە پێغەمبەر فەرموویەتی حەدیثەکانی وا فەرموویەوە ڕەحمە الله من حەدیثە منی حەدیث فەوەڵۆ کەما سەمیعەه واتە ڕەحمەتی خوا لەو کەسم کە فەرمودێک لە من دەبیستووە دەیگەنێت بەو کەسێک کە نەیبیستووە واتە فەرمودەکان پێغەمبەر ئەگەر شەخسێک لەبەری بیت و بیزانێت پێویستە لەسەری بە کەسێکی تر بگەینێت کە لەبەری نییە و کە نەیزانەوە گوێی لێ نەبووە زۆر پێویستە ڕۆژانە کاری پێ بکەین فەرمودەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. وەگەڕاکردنی قورئان دەکەین و لەگەڵ مامۆستای بەڕێزمان مامۆستا سیبان کاکە ئەحمەد کە بۆ پرۆژەیە هەڵستان و ئێمەش وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیمان بە هەماهەنگی لەگەڵ ئەوان ئەو پرۆژەیە جوانتر کەین و سەرکەوتووی کەین. سوپاس بۆ خواتوانیمان لەو ڕۆژەیەوە کە بانگەشەمان بۆ کردیا هەتاوەکو ئێستا زیاتر لە 5,000
کەس بەشدار بووە و لە هەموو شارە چاسەکانی کوردستان سوپاس بۆ خوا لە شاری سۆرانیش خەڵکێکی زۆر بە کڕوتینێکی جوانەوە پێشوازانێکردین و بەشدار بوون لەوەی کە ناوی خوا نووسی بوو سوپاس بۆ خوا الحەمدوللا ناڵێن هەمویان بەڵام ڕێژەیەکی ئەزگار زۆریش بەشدار بوون سوپاسی هەمووانەکەین بەڕاستی ئەم پرۆژانە خۆی لە خۆیدا پرۆژەی چاک و باش و سەرکەوتونە هەم بۆ پەروەردەکردنی تاچی کورد و موسڵمان و هەمیش بۆ ڕاستی وەکو لایەنی معنەوی لایەنە مادەکەش کاریگەریەکی هەیە بۆ گەنجان دەتوانن بەڕاستی سوودی لێ ببینن و ئەم پرۆژەیە بەڕاستی خاڵێکی تریشی زۆر ئیجابیە کە گەنجان لەم ئانوساتەدا ماوەیە کە دابڕاون لە پرۆسەی خوێندن وا دەکا پرۆسەی خوێندن گەرمتر کاتەوە لە بەردەم گەنجان سوپاس بۆ خوا وەکو خۆیان زۆریان باسەکەن لەلایەنی دینیەکەەوە و لەلایەنی با بڵین پەروەردەی ڕوحی و لەلایەنی پەروەردەی قوتابخانەیەوە لە ڕیزمانی عەرەبیەوە توانیتیان ئیسفادەیەکی چاچی لێ بکەن سوپاس بەخوا پرۆژەکە پرۆژەیەکی چاک و باش و سەرکەوتووە بە ئیزنی خوای گەورە لە داهاتووشدا بەردەوام دەبین بە پرۆژەی تر و بە شتی نوێەوە ئینشاءالله خزمەت بە چینی قوتابیان و لاوەندەکەین ئینشاءالله. سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەین کە هەستان بۆ ئەم پرۆژێ و کە پرۆژەیەکی زۆر بەسوود بوو بۆ گەنجان و لاوان و کە سوودێکی باش ئەگەێنێ بە خەڵک بۆی کە زیاتر شارەزا بن لە فەرمودەکانی پێغەمبەر و هیوادارم زیاتر و پرۆژە قوتابیانی کوردستان بەردەوام بن لەو پرۆژانە بۆی گەنجولاوەکانی کوردستان زیاتر پێبگەن و تێبگەن لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. من تەمەنم 13 ساڵە پرۆسەیەکی باش بۆڵە ئەسیلەکانیش خۆش بوون زەحمەتی تێدا نەبوو ئاسان بوو. دوای ئەوەی لە سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پرۆژەیەک لە مانگی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ڕاگەیەندرا بە ناوی پرشنگی فەرموودە. ئێمەش لە ناوەندی تانجەڕۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر لە سەرەتای ڕاگەیاندنی پرۆژەکەەوە دەستمان کرد بە ناونووسینی قوتابیانی خوێندکاران سپاس بۆی خۆی کردە ژمارەیەکی زۆر لە قوتابی خوێندکار توانیان لە ناوەندەکەی مش دەستکەن بە ناونووسین و بۆ ئەم پرۆژە پیرۆزە. الحەمدوللا ئەم ڕۆژ بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە قوتابیان و خوێندکاران توانیمان ئەمڕۆ تاقیکردنەوەی کۆتایی لێرە ئەنجام بدەین و زۆر سپاس بۆ سکرتارێت و ستافی سکرتاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە توانێن ئەم جۆرە پرۆژانە بۆ گەنجانی هەرێمی کوردستان ڕێبخەن هیوادارین بتوانین ساڵانی ئایندە و لە کاتی تریشا ئینشاءالله ئەم جۆرە پرۆژانە بەردەوام بن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەتا بڵی کارەکانیان تا ئاستێکی زۆر باش ڕۆشتووە هەر جارە بەرنامەیەدا ئەنێن بۆ ئەوەی قوتابیان و گەنجان کە لەم سەردەمەی ئێمەدا هەر کەسەوە بە شتێکەوە سەرقاڵە هاتووە دەستی بەباڵی هەمویان گرتووە و هەر جارە فەرمودەیەک بێت ئاەتێک لە قورئانی پیرۆز بێت هەر شتێک بێت بۆیان دیاری ئەکات و هەمویان لێیان سوودمەند بوون. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانیمانە ڕێژەیەکی زۆر باش لە قوتابیان و خوێندکاران بەشداری ئەم تاقیکردنەوەی چل فەرمودە بکەن و هەروەها هەتا ئێستاش پرۆژیان داناوە بۆ چەند بەرنامەیەکی تر ئینشاءالله ئەکەوتە بواری جێبەجێکردنەوە. هەموو شتەکانی ژیانی ڕۆژانی خۆمان بە ئەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەوانەی کە لە سەردەمی ئەواندا بووە هەمووی بەپێ ئەوە جێبەجێکرێت. بۆیە لە کۆمەڵگای ئێمەدا و لە سەردەمی ئێمەدا هەتا بڵی فەرمودە یعنی لای خەڵک کاڵ کراوەتەوە. بۆیە ئێمە ژۆک و ئەم ڕێکخراوە هەساوین بەوەی کە بیری خەڵکی بخەینەوە لە ژیانی ڕۆژانی خۆیانە جێبەجێ بکەن. پەیامی ئێمە بۆ ڕێکخراوی قوتابیان ئێمە زۆر سپاسیانەکەین بەڕاستی سوودێکی زۆریان گەیاندووە. هیوادارین لە جارانی داهاتووە ئەو بەرنامەی تری کە ئەیکەن هەر ئاوا سوودبەخش بێ و لە خزمەتی خەڵکدا بێ زۆر سپاسیانەکەین. خەڵک زۆر ئیسفادەی لێکردوون. وەکو خوێندکارێک بەشدارم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیوادارم بەردەوام بن لە کارەکانیان بە خۆشحاڵیەوە بەشداری ئەو ئیمتیحانم کردووە و هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم داواکاری ئەوەیە کە هەمیشە بەردەوام بن و بە هیوای کاری جوانتر و باشتر. ئەم جۆرە پرۆژانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە بواری ڕۆشنبیرکردنی تایکی کوردیدا خۆی بۆ خۆی گرنگی تایبەتمەندیە چونکە کەسی بەشداربوو شارەزا دەبێت بە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو بوارانەی کە لە تاقی لە کتێبەکە ئاماژەی پێکراوە هەم لە ڕوانگەی فەرمودەکەەوە و هەروە گرنگی تایبەتمەندی خۆشی ئەبێت قوتابی شارەزا ئەبێت لە بوارەکەدا و پرۆژەیەکی گرنگە ساڵانە حەقە لای ڕێکخراوەکان و ڕێکخراوە ئیسلامیانەی کە هەیە ئەم جۆرە پرۆژانە ئەنجام بدێ بۆ بەشداریبوونی بۆ شارەزابوونی تایکی کوردی لە
لە ئاینی پیرۆزی ئیسلام لە بوارە جیاجیەکاندا پێشنیارە بۆ ڕێکخراوە قوتابیانی کوردستان ئەم جۆرە خولانە بەردەوامی هەبێت ساڵانە لە باتی جارێکا چەند جارێک ئەم تاقیکردنەوەیانە ئەنجام بدرێت بۆ ئەوەی خەڵکی ڕۆشنبیر بێ شارەزا بێ لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە دەقەکانی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کارەکان ڕێکخراوە قوتابیانی کوردستان هەمیشە جێگەی شانازی جێگەی شانازی سەرجەم بەشداربووان بۆ جێگەی شانازی قوتابیان بۆ لە سەرجەم شار و ساوچەکانی کوردستانە جێسپاس بۆ خوا جێدەستمان دیار بۆ لەگەڵ ئەوەی کە لە ڕووی مادی و لە ڕووی مادیەوە هاوکارێکی وامانە و بەڵام سوپاس بۆ خوا توانیمانە جێدەستمان یەکێکی لەو ڕێکخراوانی کە لە کوردستانە لە بوارە جیاجیەکانە جێدەستمان دیارە